مەبەستی سەرێکیشمان پەیامیشمانەوەیە لە مەهانگە ئێمە بۆیە و شەیدانایین لە پێناوی کە هونەر بمێنێ لە پێناوی جوانەکانی ژیان بمێنێ لە پێناوی ژیان بەردەوام بێت ئێمە هەر بەردەوامین سەد ئەوەی قەیرانی دارایی سەد ئەوەی تر ئەم کوردستانە بە هەموو شێوازەکان هەرچی پیلانی دنیای لەسەری بێت ئێمە بەردەوامین سوپاسانەکەم ئەمڕۆ خانمێکی گۆرانی بێژی دەنگخۆشی بەناوبان خات و گەلایۆژی محەممەدی کە خەڵکی سەقزە و ئێستا لە کەنەدایە خۆشببختانە لە کەنەدا ئەو کللتوری پاراستووە هەم بە هونەرەکەی کە بەردەوام لە خزمەتی هونەری ڕستەی نەتەوەکەیە بووە خات و گەلاوێژ لە هەموو ئاهەنگەکانی تایبەت بە نەورۆز و بۆ لە نیشتیمانی و نەتەوەیەتەکان لە وڵاتی کەنەدا بەردەوام خزمەتی هونەری کوردی کردووە بە بەشداری ئەم مۆسیقیە خۆشەویستانەی کە هەموو جارێک بەخۆبەخش لەگەڵ چەند ژەنیارێکی بەتواناوەکو ئاغای نەغدیان و کاکەئالان و کاک سەرکەوت و کاگەیوب برادرانی وێنەگر و مۆنتێر هەموو کارانی لێراکرێ بەخۆبەخشە بەبێ داهاتە بەبێ بلیتە بەبێ هیچ مەبەستێ تەنها و تەنها خزمەتی پێشە مشتێ لە گەڕەکی خۆمانەوە دەست پێکەین گەڕەکی مەڵکەنی و شاری سلێمانی و ئەم شارە خۆشەویستە لەبەرەوەی بەداخەوە پایتەختی ڕۆشنبیری ئەوە کەس لەوە چێلی نەپرسێتەوە لەبەرەوەی ئێمە خۆمان ئەبێ هەموو لای خۆمانەوە بەردەوامی ئین بە ژیان بەخێر بێ خاتوگەل